هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەرنامە پڕزانیارەکەی خۆتان چارە. پێخۆشحاڵم کە پاش زیاتر لە 13 ساڵ لە دەرچوونم لە کۆلێژی پزیشکی دانی زانکۆی سلێمانی ئەم جارە وەک پێشکەشکار هاتوومەتەوە بەردەم دەرگای هەمان کۆلێژ و بەڵام مەبەست لەم بەرنامەیە کارکردن نییە وەک پێشکەشکار بەڵکو وەک چارەخوازێک کە ڕوون کردوتە بنکەی فێرکاری ئەم کۆلێجە. مەبەست لەم تەوەری بەرنامەی چارە بریتیە لە پشکنینی گشتی بۆ دەموددان کە درێژە پێدەری زنجیرە بەرنامەکانمانە دەربارەی پشکنینە گشتەکانی لەش کە دەستمان پێکرد بە پشکنینی گشتی دەربارەی خوێن و بەرزەفشاری خوێن و شەکرە و پشکنینە گشتەکان بۆ خانمان. ئەمەڵقەیە بۆ خانمان و بۆ پیاوانی شەو تایبەتە بە پشکنین بۆ دەموددان. بەپێی ڕێنمایە زانستیەکان لە کۆمەڵە پەیوەندیدارەکان بە تەندروستی دەمودان و لە ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە پێویستە هەموو کەسێک لە ساڵێکە دووجار پزیشکی ددان ببینێت. بەڵام مەرج نییە هەموو یەکێک لە ئێمە بتوانێت نەک لێرە لە هەموو دنیا ئەو توانە مادیەی هەبێت کە لە کلینیکە تایبەتەکان یان لە نۆڕینگە تایبەتەکان پشکنین و چارەسەر بۆ دەمودانی ئەنجام بدات. هەر لەبەر ئەو مەبەستەیە کە ڕوومان کردوتە کۆلێژی پزیشکی دانی زانکۆی سلێمانی و بنکە فێرکاریەکەی کە لێرە کۆمەڵێک لە خوێندکارانی هەم پێش بەکەلەریۆس و هەم پاش بەکەلەریۆس پشکنین و چارەسەر بۆ هاونیشتیمانیان دەکەن. دەمانەوێت بزانین ئەم بەڕێزانە چۆن کار دەکەن و ڕێنماییەکانیان چیە بۆ پاراستنی دەمودانمان. باجەکەم وەک پێشکەشکار لە دەستگای میدیای کورسات هەڵدەگرم و وەک چارەخوازڕۆکەمەوە لەگەڵما من ئێرە شەقامی میسۆمیترانە لە شاری سلێمانی کە بنکەی فێرکاری ئەم سکوڵەی لەسرە ئەم کۆلێژەی لەسرە واش ئەم شوێنە دروست کراوە کە ئەو بەڕێزانی سەردانی ئێرە دەکەن بتوانن بەبێ ئەوەی کە پێویستکە لە دەرگای سەرەکی زانکۆوە بڕۆن هەر لێرەوە دەرگایکی تایبەتیان بۆ جیاکردوونەتەوە. لێرە هەندێک لە خوێندکارەکان ئەبینین قسەیان لەگەڵاکەین بۆی ئەمان بتوانن ڕێنمایی ئێمە بکەن. باینتان باش سڵاو باشن. من ناوم هەڵگوردە لە دەستگای میدیای کورساتەوە هاتووم وەک چارەخوازێک کەمەوێت ئەمڕۆ پشکنینێکی گشتی بۆ دەمودانم بکەم ئەگەر بکرێەوە بناسم و بزانم کارتان چیە. من ناوم هاوێرە و خوێندکاری قۆناغی چواری پزیشکی دانم. ناوم باوانەوە خوێندکاری کۆلێژی پزیشکی دانم. قۆناغی چوار. منیش لاوەندم قۆناغی پێنجی پزیشکی دانم. باش. ئەوەی کە من بیرمە کاتی خۆی کێمە لەم کۆلێژامان خوێن هەر 5 ساڵ ئێستاش هەر 5 ساڵە بێواڵەن ستاجیر ئێستاش باشە. ئێوە وەکو قۆناغی 5 قسەم بۆ بکە چی ئەکەن اینجا دوای لەگەڵ هاوڕەکان قساکەم لە قۆناغی چوار. کاک دکتۆر سەرەتا ئێمە لێرە لە کاتی زەمینیمان بەشێکمانەیە بەشی فەحسکردنەکە نەخۆش سەرەتا لێرەوە داخلی بیناکەمانە بێت کە ئەم کلینیکە وەک خۆشتان بینی بێتان ئەم کلینیکە تایبەتە بە پزیشکی ددان و لە 5-6 قات پێک هاتووە کە هەر قاتی و ئیشێکی تیاکرێ سەرەتا نەخۆش لێرەوە داخلی بیناکەمانە بێت و لێرە فەحسی بۆ ئەکرێ جا لێرەوە دابش ئەکرێ بەسەر قسمەکان و قاتەکان دەستخۆش باوان لێرە ئێوە نەخۆشەکان دابەشەکەن بەسەر بەشەکانی ترا لێرە تەنها خوێندکاری قۆناغی 5 نەخۆشە بینێت یاخود چواریشیان بینێت نەخێر قۆناغی 4 و 5 بەیەکەوەی بینێت بەیەکەوەیان بینێت باشە. لەم بەشە چی فێرە بنێ وەکو خوێندکار؟ وەکو خوێندکار ممارەسەی ئەو شتاناکەن کە دکتۆرەکەی کا پێشەوەی بچینە ژیانی واقعیەوانی لە عیادەت پێشەوەی بچیت لە خەستەخانە لێرە فێری شتەکان نەبین لە دەستی دکتۆرەکانەوە ئەنجام خۆمان دەتوانین لەجیایش. هاوێر یەکێک لە گرنگترین شتەکان بۆ ئەوەی کە بتوانین یەکسانی لە نێوان کوڕان و کچان خانمان و پیاوان ژنان و پیاوانە دروست بکەین بریتێ لە دروستکردنی کۆمەڵگایە کە هەلی یەکسانی بۆ کوڕان و کچان تێدا بێت. لێرە تۆ هەستەکەی وەک خانمێک ئەو هەلەی کە هاوڕەکان وەکو باوان و ئەوانی ترهانە تۆش هەتا؟ بەڵێ بەئەکیدی لێرە ئەو ژنگەی بۆمان دروستکراوە بۆ ئەوەیە کە هەمومان بێکسانی ئیشی تاکەین چکە دوجار هەمومان لە کۆتایبین بە پزیشکێک اینجا دکتۆرەکان بە هەمان شێوە هەمویان بێکسانی مامەڵە لەگەڵ هەردوو لاماناکەن بگرە زۆر زیاتریش ینی مراعاتی ئێمە ئاکەن چکە هەمومان پێویستمان بۆیە کە لە مادام لێرەی ئەزمونێکی باش بڕێ بکەین بۆیە لێرە ئەو جیاوازیە ناکرێ بێکسانی هەم ئیش بۆ پێشنتەکانەکەین بۆ نەخۆشەکانەکەین و هەم خوێندکارەکانیش بێکسانی ئیشەکەن لەسەر کارەکان تاکو باشتری ئەزمون وەربگرن. باش ئەمە چیە بەدەستۆ توانین پیشانم بی؟ ئەمە خەریکین تاقمی باشە دەچاکنی تاقم بۆ پێشنتێک دروستەکەین. باڵێ ئێستا گەیشتوتە ئەو مەرحەلەی کە ئەمە خەریکین دانەکانی لەسەردا بنین و دواتر لە دەمی نەخۆشەکە تاقیەکەینەوە و دواتر کە باش بوو هەموو شتێ مۆزبوو بوو اینجا لە ئاخیرا تاقمەکە تەواوکەین و بە نەخۆشەکە پێش ئەگەر ڕوخسەتە بێ دەستی لێ بەم ئێستام ئەگەر لە نۆڕنگێکی تایبەتی دروست بکرێت بەلای کەمەوە 250 تا 500 هزاری تێچێت
تۆ خوێندکارێکی کۆلێژی پزیشکیدان دڵنیام لەوەی کا بە پێی ڕێنمایە زانستیەکان و بە پێی کاری کتێب دروستیانەکەی ئەکید هەوڵیت باشترین شتیش پێشکەشی چارەخوازەکەت بکەیت چەندێکی تێچە لایەوە لای ئێمە 6,000 ئەوەی کە زانی بێتم بەڵام لەگەڵ ئەوەشە یعنی تا خوێندکارەکان هەوڵێن باشترین هەوڵی خۆیان بن کە یارمەتی نەخۆشەکانیش بن ئەگەر لە حاڵەتێکا بزانین کە نەخۆشێک ناتوانێت خۆی ئێمە ئەوەش ئەکەین هیچ کەشەمانێت ئێمە مەبەستی ئێمە لێرە ئەوەیە کە باشترین خزمەت پێشکەش بکەین و لە هەمان کاتیشە بە باشترین شێواز خۆشمان فێر ببین چونکە وەک هەموو کاتێک ئەڵێن پزیشکیدان هەم هونەرە هەم زانستە ئێمە ئەمانەوێت هەردووکی پێکەوتەکەڵاو بکەین تا باشترین خزمەت پێشکەش بکەین دەستخۆش هونەر ئەمە لە یان باوان ئەمە لە تۆ پرسیاری ئەوە بکەم ئێمە پێش 14 ساڵ کە لێرە خوێندکار بووین و تەواومان کرد یەکێک لە گلەیەکانی ئەمە کاتەوە بوو کە ئەمانوت ئەو زانستەی کە ئەماندرێت یەگەرچی باشە بەڵام هێشتا بای ئەوە نیە کە لە ژیانی واقعەیە کاری پێ بکەین و پێویستمان بە فێربوونی زیاترە تینوو بووین ئێستا ئاستی زانستی لە کۆلێژەکەتانە چۆنە چکە ئێستا ئینتەرنێتە یاکاتان لە دنیاە زمانی ئمە بۆ جۆرە نەبوو بەسەڵی ئەوەی کە ئێمە ئەیزانین و ڕۆژانە فێرەکرین ئەڕ ئەو خوێندنێ هەرو علمەیەکە لە دەریشەوە خوێندێ ینی شتێکی جیاواز نییە لەگەڵەوەیکە لە دەرەوە خوێندن کەواتە ئەتوانین بڵێیت ئەو ستاندەرانی کە پێویستە خوێندکارێکی پزیشکیدانی لە هەر شوێنێک پێ بگەێنرێ ئێوەش پێگەن دەستخۆش ئینشاءڵڵا جەنابەت چەند مانگێکت ماوە بۆی کە تەخەڕوجکەیت توی بە دکتۆر جگەلەوەی لە ڕووی زانستیەوە کە هاوڕێکەت لە قۆناغی 4 باسی کردەوە پێگەێنرێن لە ڕووی مرۆڤایەتیشەوە بە هەمان شێوە پێگەێنرێن الحەمدولله کاک دکتۆر ئێمە یعنی بەشێکی زۆری پیشەکەمان کە لێرەین زیاتر ینی چۆنەڵی کۆنتاکتمان لەگەڵ خەڵکە هەیە بەرکەوتمان لەگەڵ خەڵکیە هەیە یعنی هەموو زۆربەی چینەکان یەنە لای ئێمە ئەگەر چینی مام ناون بچینی خوارەوە بچینی بەرزێ بەڵام ئێمە بەلایەنی یەکەممان ئەوەمان لا زۆر خۆشەویستە کە بەرکەوتمان لەگەڵ خەڵکە و یعنی هەموو جارێکیش دکتۆری پزیشکی ددان ئەو شتەی لەلا چۆنەڵی لە تۆپایە کاڵێ من ئازارێک لەسەر نەخۆشێک لا ئەبم ئیتر نەخۆشەکە تۆ گوێنایی تێکە بوون و نەچە ئاسیەکە تۆ ئیشە مرۆیەکەت پیشەکەی خۆتە کە تۆ تەعاملێکی خۆشت هەبێت لەگەڵ نەخۆشەکەیە ئەگەر نەخۆشەکە قەناعەتی بە ئیشەکەش نەبێ زۆر جار بە هەڵسوکەوتی خۆت لەگەڵیاکە چەندێک خۆشەویستی یەکەی لە لای ئیش حەزی لە ئیشەکە بێت و ئیشەکەی بۆ باشە سە من ئەمە پشکینیشی گشتی وە دەمودانم بکەم دەرگاکە بینم هەمووی ڕسمیدانی لەسەر نووسراوت کایە ئەم دەرگایە تایبەتە بە نەخۆش بۆم هەیە لێرە بچمە ژوورەوە بەڵێ لێرەوە کاک دکتۆرەکەم جار ئەچیتە ژوورەوە نەخۆش یەکسەر نابێت ئاها باش یەکەم جار لێرەوە ئەڕۆیت وەسڵێک ئەبڕێت کە نرخی وەسڵەکە تەنها 500 دینارە دوایەوە داخڵی ئەو شوێنە ئەبێت کە بۆ فەحسکردنە و لەوێەوە فەحسەکان ئەکرێت و ئەنجا داخڵی بیناکە باهیوای سەرکەوتم بۆتان سپاس لەگەڵمان بن ئەڕۆینە ژوورەوە بۆی کە لێرە وەکو ئەوان فەرمویان خوێندکارەکان فەرمویان بۆمان نییە ئاوا ڕاستە خۆ بڕۆینە ژوورە بەرخۆ بێ داخلی سیستەمێک بکرین لەگەڵمان بن ئێستا کەمێک جوڵەکان خێراکرێت و ئەچینە ژوورە بۆی بزانین چۆن چۆن وەستەکانە بن فەرموو اینجا هاتیینە ئێرە ئەمانوێت لە بەشی پشکنینەوە دەست پێ بکەین بۆی کە بزانین ڕێکار و ڕێوشۆنی ئوسوڵی ئەم شوێنە چۆنە بە سوپاسێکی زۆرم بەڕێزانە پێش 14 ساڵێک خوێندکار بووم لێرە سڵاوتان نەمیش بۆ خانمەی هاوڕێت دەشتان ساخ بێت هەڵگورت ساڵح جاف 36 ساڵ لە کورتسات ئەم بڕەپارەی کە ئەدرێت لە بەرامبەر ئەوی کە پێڵەن مزی پشکنین وشە وێژەیەکە کە بەکارهێنرێت لە بری ئەو پێوترێ مز 500 دینار بۆ ئەو خزمەتگوزاری کە وەریەگریت بەڕاستی زۆر کەمە جێگەی دەستخۆشکەریە کە بڕێک پارەشە کە هەموو کەس ئەتوانێ بیدات ئەمە لەسەر کۆمپیوتەر داخلێکەنی هەر بە وەستی دەستیە ئەو پێش سەر کۆمپیوتەر بوو بەس ئێستا وەستانەمانە یعنی سیستەمێکتان هەیە کە هەموو بەشەکان بێکەوە بەستێتەوە هەموو کۆلێژەکە بڵێن سەرتان خوارد پێش بەس ئێستا ئێستا بەڵێ
دەستخۆش زۆر سپاس زۆر سپاس ماندوو نەبی زۆر سپاس بژیت ئەمەی کە دراوە بە من دوو وەستە پسوڵی چارەسەرکردن دوانیان بۆ بڕیوم و هەروەها لێرەشان ناو ژمارە تەلەفۆن و شتەکانی تر هەیە و ئەمەی تری ناخێنمەوە لەبەری وەک چارە خوازاتم نەبووکو پزیشک بۆی کە بزانم چیەکەم لەگەڵ واناوێن ئەوەی کە هەیەت هەر کەسەکە و چارەخواز دێتە ژوورە و لەما بخێنکارەکان پێشوازیانەکەن سواس سواس بێت دانیشم لێرە باشە سڵاو ڕۆژ باش سپاس ناوم ڕێڵە خوێندکاری بۆنان بێژی پزیشکیدان ئەمێش دکتۆرە هەنایە ئەمێش خوێندکاری بۆناغی پێنج باشە ئێمە لێرە پشکنین بۆ تۆکەین و نەخۆشەکانە دیاریەکەینەوەی کە هەتا دواتە نێریم بۆ بەشی چارەسەرکردن هەر بەشی شوێنێکی جیای خۆمان باش بۆ نێسا پڕکردنەوەمان هەیە هەموو بەشەکانی ترەبی باشە بەسەرجە نەخۆشێکی درێژخایانە هەیە نەخێری چ زانراوم نییە حساسێتر پێش بە هیچ دەرمانێکە بۆ پێش بەکارێ نابێت نەخێر کاکەوتوی کێشەی لوتە هەیە نەخێر بەدەم هەناسایی نەخێر ڕاهاتووی لەسەری کە بەدەم هەناسەبی بەدەم هەناسە نایم بەڵامە پرخێنم ئەگەر پەیوەندی بە یشەکەیەوە هەیە ئەی سمۆکەری نەخێر چگەدا کێشی نەخێر ئەمەی کە ئەمان لێرەیکەن کۆمەڵێک کاری زانستیەکە من وەک چارەخوازی جارێ قسەیتیان ناکەم بۆی کە ئیشەکانی خۆیان تەواوکەن و قسەی خۆیان بکەن بە یەکەوە ئەمێت پرسیاری وە بکەم لێرە ئێوە کە کارەکەن خۆت و هاوڕێکەت هێڵ و هانەکە بێکۆ کارەکەن جیاوازیتان هەیە هەردووتان هەرمان خۆنا نە هەردوو بە هەمان خۆناغین هەردووتان هەمان خۆناغین باشە خات و هانە جەنابەت کە ئەو شتانەت پڕاکردەوە چیت پڕاکردەوە بڕێن خەریک بووە شتە دەنووسی ئینفۆرمیشنی معلوماتی نەخۆشەکە ئەوانەی کە پێستەکە لێرە بینوسین و دوایەوەش ئەو شتانی کە پێنجی بە نەخۆشەکە و هەیە بۆ ناو ئینتراۆڕەڵی ناودەمی ئەوانە پڕاکەینەوانێ باشە هەموو جارێک ئێوە کە ئیشەکەن بێکەوە تۆ هەر ئەنووسیت و هەر پشکنی نە جارێک من ئەنووسم جارێک ئەو ئەسیستەنت ئۆپەرەیتیڤ پێڵێن گرنگی ئەمە ڕەهێڵ لە چیە بۆچی جارێک تۆ ئەبینیت و ئەو ئەنووسێ جارێک ئەو ئەبینێت و تۆ ئەنووسی ئێمە هەر ئەم بەشە بەشی پشکنی ددان لێرە ئێمە لێرە هەموو نەخۆشەکان جیا ئەەکەینەوە تر وەکو فلتەرێک وایە ئەیانێریم بۆ بەشە جیاوازەکەن نەخۆشمان هەیە بەس کێشەی پوکی هەیە نەخۆشمان هەیە کێشەی دانی هەیە نەخۆشمان هەیە هاتوو بۆ ڕاستکردنەوەی دان نەخۆشمان هەیە مناڵە ئێمە لێرە هەروەها بۆی کاتەکەی بە شوێکی باڵای نەخۆشەکان هەمووی بنێرین بۆ لای تەلەفەکانی ژوژۆ ئێوە کە لێرەوە نەخۆشەکان دابەشەکانمە ئەو بزانم مەسەن ئەم دوو هاوڕێت یان هەموو هاوڕێکانی ترکە لە خۆناغی پێنجن و ئابزانەوە چەندێک لێرە ئەبن بە درێژای ساڵەکە لێرە بن یان ماوەیەشی کاتیە هەر قسمە و هەر بلۆکە و سێ هەفتە هەر بلۆکە و سێ هەفتە لێرە باشە لێرە چی فێرە لێرە بە تەواتی ئەم بەشی ئێمە ئەچین بەشی ئۆڕان مێدیسنی پێوترێ باشە یعنی ئەوەی پەیوەندی بە ناودەمێ سەرجەم نەخۆشیەکان ئێمە لێرە لەگەڵ ئەوەی کە نەخۆش جیاکەینەوە چەند نەخۆشێکی تریش خۆمان چارەسەریان بۆ بکەین بۆ نەو کەسانەی کە کێشیان هەیە لەم جونگەیانە باشە یان نەخۆشەکە بێت لیژنێک یان ناودەمێ بێ ئێمە ناینێرین بۆ بەشەکەیت ئێمە لێرە خۆمان چارەسەری باشە هانامێ پرسیاری ئەوە بکەم کە ئەسە منۆک چارەخواز دەکاتم بۆ ئێرە بووی کە لای ئێوە پشکنی بکەم و ئەو ئەسا هاوڕێکەت فەرمی کە بێت دوو بەش بکەم بەشێکی نەخۆشەکانی پوک و بەشێکی چارەسەری ددانەکان ئەگەر خۆتان بۆ خۆت پێویستت بە چارەسەر هەبێت بۆ پاکردنەوەی دانت بێ پڕکردنەوەی دانت بێ لە دەرەوەی کەیان لێرە لای هاوڕێکان دەیکەی ناکی لێرە ئەیکەین خۆمان و پێشتیش کردوشمانە کە بەشی پاکردنەوە بین یان پڕکردنەوە بین خۆمان کردومان بۆ یەکتریمان کردەوە من کامێرەکە بەجێ هەڵم بۆ جەنابی دکتۆر فایق بۆی کە باس لەم بەشە و لە گرنگیان بەشە بکە کە ئێستا پرۆفیسۆر یاریدەرە لە بواری نەخۆشیەکانی دەم و پاشەوە لە بەشەکانی تری کۆلێژەکە لەگەڵتان بەردەوامە بین.
ئەم بەشەی ئێمە ئۆرل مێدیسن دایگنۆزیس یعنی دەستنیشانکردنی نەخۆشیەکانی ناودەم هەموو ئەو نەخۆشانێ ڕووەکەنە ئەم کۆلیجە کەم جار ڕووەکەنە ئەم بەشەی ئێمە ڕۆژانە لە 40-50 نەخۆش زیاترە بینین بلۆکاتە هەر بلۆکەی 3 هەفتە دەوامەکە هەر بلۆکەی دەوری 500 نەخۆش و زیاتریش ئەبینن لەو ماوەی 3 هەفتەیە یەنە بەشەکەمان فەحسیانەکەین دەستنیشانی نەخۆشیەکانیانەکەین هەر نەخۆشیێکیان هەبێ ئەینێرین بۆ بەشەکانمان بەشەکانیشمان برێتین لە بەشی مناڵان بەشی دانپڕکردنەوە بەشی پووک نەخۆشیەکانی پووک بەشی ڕاستکردنەوەی دان بەشی دان دروستکردنی جوڵا و نەجوڵا و بەشی تیشک هەموو بەشەکانمان هەیە ئەوانەی تریش کە پەیوەندی بە خۆمانەوە هەبێ برینەکانی ناودەم و نەخۆشی شەویلک خۆمان چارەسەریەکەین و متابعەکەین فۆلۆئەپیەکەین بۆ چاکبوونەوەیان بزانین چاکەبنەوەیان چاک نابنەوە و چی تریان بۆ بکەن تەمامە نەخۆشانیان نێرین بۆ بەشەکانیش ماستەرمان هەیە و بە کەلۆریسمان هەیە ئەوانەی نەختێک ئاسانن یان نێرین بۆ بە کالۆرسەکان ئەوانەشی هەندێک ناڕەحەتە و پێویستی بە ینی سپێشاڵەتی هەیە ئەیان نێرین بۆ ماستەرەکان. هاتوونەتە نهۆمی چوارەمی کۆلێژەکە هەڵبەتە کۆلێژی پزیشکیدان لە زانکۆی سلێمانی 6 نهۆمە و 2 بینای زۆر گەورەی لە کەمپی کۆنی زانکۆکایە ئەوەی کە بۆ من نووسرا ئەو خوێندکارە بەڕێزانەکە نووسیان کامنە بە سەردانی بەشی نەخۆشەکانی پووک بکەم و هەروەها سەردانی بەشی چارەسەری دەمودام بکەم سەردانکردنی بەشی نەخۆشەکانی پووک ئەم بابەتە بۆ کەسێک نییە کە ئیلا ئەبێ نەخۆش بێت و تەنها ئەبێ نەخۆشی پووکی هەبێ بۆیە بێ سەردان بکە نەخێر بەڵکو کاری پاکردنەوەی دەموددان کارێکە کە پێویستەکە هەموو کەسێک بەلای کەمەوە لە ساڵێکە 2 جار ئەنجامی بدات بۆچی لەبەرەوەی ئەو کلسێکە کۆ بێتەوە لەسەر دەمودانمان لەو شوێنانەیە کە بەکتریا کۆکاتەوە بەکتریاکانەکە دوجار نەخۆشی پووکمان بۆ دروست بکات ئەگەرچی هەندێک کەسەیە لەوانە پێویستکە لە 2 جاریش زیاتر 3 جار و 4 جار دانی پاک بکاتەوە ئەم بابەتی کۆبوونەوەی کلسە بەڵێ دەمودانشتن پەیوەندی هەیە بەڵام پەیوەندی 100% نییە هەندێک کەسیشمان هەیە کە سەمێنێکێک ملاوانی کە گرنگێکی باش بە نەمودان مەدەم لە ڕۆژێکە بەلایکەمەوە 3 جار دەمودان مەشۆم بەتیش بەکارهێنم بەڵام لەبەر زۆر چالاکی لیکە ڕژێنەکانم سروشتی دەمودانم وایە کە پێویستەکە لە ساڵەکە زیاتر لە 2 جار دەمودانم پاکەمەوە دوجار کە دەمودانم پاک کردوەوە نزیکەی 3 بۆ 4 مانگ بەر لە ئێستا بووە و ئێستا دەڕۆمە بەشی نەخۆشیەکانی پووکە لێرە ئەگەر بکرێت کاری پاکردنەوەی دانەکان ئەنجام دەم و دوجاریش بۆ مەسەلی پڕکردنەوە کە پرس لە بەشی چارەسەری دەمودانەکەم و لەگەڵ ئێرەشە ئەمەوێت هەم مامۆستاکانیان بدوێنم بۆی کە بزانم لێرە چۆن کارەکەن و هەم خوێندکارەکان بدوێنم بۆی کە بزانم چیەکەن و جگەلەوە یاریدەری پزیشکەکانیشە دوێنم بۆی کە بزانم کاری پاکژڕاگررتنیان بابەتانە چێت چونکە بەشی نەخۆشیەکانی پووگێکێکە لەو بەشانەی کە ئەوەی تێدا بە زمانی ئینگلیزی پێڵەن ئێرۆزۆڵ ئێرۆزۆڵ ئەوەیە کە ئێستا و خوێندکارە لە کاتی کارکردنادان بۆ نەخۆشە پاکەکاتەوە ئەو پریشکەی ئاو هەوایە کە بێکەوە ڕۆ زۆر بە ئاسانیەکرێ نەخۆشی بگوازێتەوە و لە بەرەوەی کارێکە کە خوێن تێدا بەکارەهێنرێ دەکرێت ئەم خوێنش دیسانەوە نەخۆشی لە نێوان نەخۆش بۆ نەخۆش وە لە نێوان نەخۆش بۆ پزیشک وە لە پزیشک بۆ نەخۆش بگوازێتەوە لەگەڵ ما من تاوەکو بزانوێشێک لە خوێندکارەکان وەرمەگرێت و کارم بۆکات پێشوەکە خوێندکارەکە وەرم بدرێت مامۆستایشی کۆلێژەکە ئەدوێنین بۆی کە قسەمان بۆ بکات کە پێشتریش مامۆستای خۆم بووە پاشەوەی کە لێدوانیان لێ وەرەگرین لە دکتۆر فەریدون زەنگەلە ئێمە خزمەت لەگەڵ بەشی نەخۆشەکانی نەشتەرگەری و نەخۆشەکانی پووکێکە لە بەشە مهمەکانی لە کۆلێجی پزیشکی ددانە چونکم وەکو
بەش عیلاقەی بە هەموو نەخۆشیەکانی دەمودان هەیە بە هەموو قسمی دەمودان هەیە شێوەی ئیشکردنی تەلەبەکان لێرە بەو شێوە دەبێت بلۆکات هەیە مانگی مەجموعەیەک دێت هەر بە گوێرەی ئەو کورسیدانەکانمان هەیە هەردوو تەلەبە لەسەر یەک کورسی هیچ دەکەنەوە و یەکێکیان ئەسیستەنت دەبێت یەکێکیان ئیش دەکاتەوە بەعزێ کات ئەیکەینە نەخۆشەکە بێتە دوو هینەوە قسمێ لە عیشەکە دانیان دەیکەن ئەوی تری ئەو دانێ دەکاتەوە مجموعەیەکی زۆر نەخۆش دەبینین ئێمە و هەموو خزمەتێک بۆ نەخۆشەکان دەکرێت لە پاکردنەوە لە نەشتەرگەری پووکەوە لە هەموو پریڤێنشنی یعنی ئەو شتێ لە دەکرێتەوە بۆ نەخۆشەکان هەتا چۆن دەڵێن وەکو علاقە لە بە هەموو هینەکان چەند نەخۆش دەبینین ڕۆژی هیچ نەبێت تقریبا 15 تا 20 نەخۆش دەبینرێتەوە لە خۆناغی 5 و ئەوەندەیش تقریبا لە خۆناغی 4 دەبینرێتەوە. خير هاتي من خوێندکاری مرحلە 5 کۆلێجی پزیشکی دانم ناوم مەڕوەیە ڕامیای ڕەفیقمە بەهەمان شێوە خوێندکاری مرحلە 5 کۆلێجی پزیشکی دانە ئەمڕۆ لێرە ئێمە ئیشی پاکردنەوە بۆ دەکەین لەبەر ئەمە کۆمەڵە زانیاری هەیە لەتی وەردەگرین و پاشان بێکەوە باوکایی ڕامیار ئیشت بۆ دەکەین ئینشاءالله. باش سوپاستان دەکەم. کۆمەڵ پرسیار لە دەکەم ئێستا کە بەلاتەوە ئاسایی بێ پێشەم شتێک ناوی بەڕێستان من ناوم هەڵگوردە هەڵگورد ساڵح جار تەمەنی بەڕێستان چەندە دەزەخمە 36 ساڵم. بزەحمەت ئیش و کارتان چییە؟ من پێشکەشکارم لە دەستگای میدیای کورسات و پزیشکی دەمودانیش. ئەدرسەکەتان بزەحمەت دەشتی سەری شاری سلێمانی؟ بەڵێ شاری سلێمانی گەڕەکی کورسات. هۆکاری هاتنتان بۆ لای ئێمە چی بوو؟ من خۆم هاتم بۆەوەی کە پشکنیشی گشتی بۆ دەمودانم بکەم. باڵە باڵێ نەخێر بە ئازار و شتم نییە. هاوڕەکەتان لە خوارەوە دوو هاوڕەتا منی بینی یەکیشیان ناوی هانە بوو و یەکیشیان ناوی ڕەهێڵ بوو وتیان دوو بەشت پێویستە بەشێکیانەوەیە کە ئەبێ پاکردنەوە بۆ دەمودانت بکەیت لیسی پێوەیە و یەکێکیانەوە بوو کە وتێ بێ پڕکردنەوەش بۆ داوای بکەیت. زۆر باشە. استیبارە کوپێکی سەردانی تۆری دان دەکەی 6 مانگ جارێک بۆ شوێکە دانراوە؟ بەڵێ 4 مانگ جارێک من سەردانی دەکەی. کۆتاجار کە سەردانی دکتۆری دانت کرد بۆچی کەی بوو بۆچی ئیشێکیش توی؟ 3 مانگ پێش ئێستا بۆ پاکردنەوە. زۆر باشە. دانەکان بەدایمی دەشەی؟ بەڵێ ڕۆژی 3 جاران ڕۆژی 3 جار؟ بەڵێ. زۆر باشە. بە فچەی کارەبای بەکاردێنیان فچەی ئاسایی دەست بەکاردێنی؟ دەستی. تایپی جۆری ئینەکە چییە؟ جۆری فچەی دانەکە چییە؟ ڕق بەکاردێنی یان نەرم بەکاردێنی؟ مامناوەند. مامناوە بەکاردێنی. زۆر باشە میدیەم. پەتیدان بەکاردێنی؟ بەڵێ. پەتیدانی بەکاردێنی زۆر باشە. جگەرە کێشی جەنابتان؟ نەخێر. هیچ نەخۆشیێکی شەکرەوەمانە دەگەڵانیە؟ هیچی زانراوەم نییە. پێشتر کێشم زیاد بوو. بەڵێ. لە قۆناغی پێشەکرا بوو پریدایبێتیک بوو. بەڵام دوجار کە ستایلی ژێرم گۆڕی ئێستا نۆرمەڵم نەخۆشی دڵ نەخۆشی زەخت هیچ شتێکت لەگەڵدانیە؟ هیچی زانراوەم نییە. زۆر باشە. لەناو خێزانەکەتاندا نەخۆشی پووک هەیە بەشێکی بەماوەی نەخۆشیەکانی پووک هەیە؟ نەمبیستوە ئەگەر هەبێت چۆن بزارم ئەگەر هەیە یانی ئەگەر دایکیان باوکیان پورەکان مامەکان ئەمانە دەگەر زۆربیان نەخۆشی پووکیان هەبێیان شتێک عنی بەشەیەکە بۆمای بگوازیتەوە ناو خێزانەکەتاندا؟ نەخێر نەمبیستوە هەمان بێت. ئێستا سێرێکی دەموچاوت دەکەم بۆی کە بزانم هیچ نەخۆشیێکی دیار هەیە کە شێدا دەکەوت بێت. دەتانی
ئاساییە دەمجای ئاساییە شێوەی ئاساییە ئەگەر ئاسایی بەلاتەوە توانم پەستێکی ئەمانە بکەم بۆی بزانم دەبکەیتەوە ئازاد نەبێت دەمداخی دەمکەیتەوە دەمداخی هیچ ئازار پێ لێرە نەخێر ئازاری نیە و دەنگیشی دەنا سێرێکی ناو دەمت دەکەم بۆ ئەیکە بزانم ڕەنگی پوست و شێوی دانەکانت ئاساییە یاخود ئەگەر نەخۆشێکی تێدا بێت بۆ یەکە بیزانیت ئەفەر لەپاڵکەوی ژمارە سفر ژمارەی ئەوەیە کە ئەم ڕۆی ئەم دانەیتەوە هیچ خوێن لە هاتنێکی نییە باشە بەڵام کاتێککە دەڵی ژمارە یەک ژمارەی وایە کە ئەم ڕۆی ئەم دانێت و خوێنلاتی کەمی هەیە دواتر بەپی ئەوە کاتە ڕوو هەموو دانەکان بێکەوە حساب دەکەین حسابی ئەوە دەکەین کە تۆ جەنابت دەستا چەند خوێنلاتن لە دانەکانت هەیە بەپی ئەوە تەشخیصی ئەوە دەکەین کە نەخۆشی پووکی تۆ چییە خوێن لە هاتنی پووکەکە ئاماژەی چییە ئاماژەی ئەوەیە کە جەنابت لەوانەیە هەوکردنێکی کەمی بکت هەبێت ئەگەر خوێنلاکنەکە کەم بێت خوێنلاتنی کەم ئاساییە لە بوودا بەڵام ئەگەر زۆر بوون مانای ئەوەی کەوتنەکە زۆرە باشە نیە ئەگەر بتوانم سێرێکی لە خۆدانی خوارەوە بکەم زۆر سپاس زیرۆ 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 ئەمێت لەوە تێبگەم فەرمووت هەندێک لەم زانیاریانە بۆی کە بزانین خوێن لە پووکت دەیاننا وەلام وابێ هەندێکیشیان بۆیە کە بزاندانم توێژاڵی بەکتێریای پێوەیان ئەوەی کەەوە پێوەن پلاک لە زمانە زانستێکەیە فەرمووت خوێن لە هاتنەکە نیشانەوەی کە پووکم باشە یا باش نییە ئەی پلاکەکە نیشانەی چییە توێژاڵی بەکتریاکە نیشانەی ئەوەیە کە ئایا بەڕێز لە کاتی دامپاکردنەوە ئەگەر دانپاک دەکەیتەوە تا چ تەکنیکی ڕاست بەکاردێن لە کات دانشۆکردن باشە تەکنیکی ڕاست هەندێک کەسێک کە زۆر لەوانەیە دانی بشوات بشەیەکە بەفێت بۆ شێوەیەکی جەنابەت ڕۆژی سێدان دانی بشوە بەڵام لەوانەیە تەکنیکی بەکارهێنانەکەی یان کچەی بەکارهێن ئەو کچەی کە بکاری دەهێنێت لەوانەیە ڕاست نەبێت بەم شێوەیە ئەو خۆراکی کە دەیخوات سەر دانەکانی خۆ دەبێتەوە و دەبێت بەو شتێک کە جەناب باس کرد پێ دەڵێن پلاک ئێستاوی کە من بینی چۆن بوو ئەوەی تۆ باش بوو مجاملە مەکە هەر بەڕاستی باش بوو هەڵبەتە پێشوی من کە ئێستا بێم لە خوار و مۆزێکم خوارد دەمودانم نەشتۆ لەبەرەوە کرێ پاشماوی مۆزەکە هەبێت باشە ئەم توێژاڵی بەکتریا ئەکرێت چی لەسەر دەمودانی مرۆڤ دروست بکات دەکەی پاش ماوەیەک ئەگەر بەم شێ بەجێ بیاڵی دەوێت بە کنس پاشان پاکردنەوەی بە کچەی ئاسایی قورس دەبێت قورسەبێت باشە پزیشکی دانە بۆی بۆ پاکات هەر لێوە پرسیارەوەم بۆ دروست بوو باستان لەوە کرد کە ئا فڵچەی دەستی بەکارن یا فڵچەی پیل بەکارهێنم یان کارەبایی بەکارهێنم کامیان باشترە لەڕووی باشیەوە فەرقیان نییە بڵێ کامیان باشتر بۆی دام پاکاتەوە بەڵام ئەوەی قوچەی کارەبایی کە ئێستا ماوەیەکە هاتووە ئاسانکاریە بۆ پاکردنەوەیدان بەڵام قوچەی دەست پێویستی بە کۆمەڵی تەکنیکە بۆی کە بەڕێکوپێکی بتوانین دانەکانی خۆ پێی پاکەیتەوە ئەڵەن دامپاکردنەوە خراپە دامپاکردنەوە خراپ نییە لەبەر ئەوەی ئێمە کاتێککە دانپاک دەکەینەوە نای هەڵی کە زیان بە لای دانەکە بگەێنێت زائیدەن دامپاکردنەوە لای دکتۆر عادەتەن 3 مانگ بۆ 6 مانگ مابینی هەبێ زۆر باشترە بۆ ئەوەی کە یعنی ئەو کەسێک کە دەخوێت سەردانەکە بۆ پاکردنەوەکە یعنی نێوانەکەی کەم بێ و کاتە لەوانەیە زیانی کەم بە دانەکان بگەێنێت بەڵام لە 3 مانگ بۆ 6 مانگ نێوانی هەبێ لە نێوان پاکردنەوەکەدا نەک زیانی بۆ زۆرسیکی هەیە و زۆر پێویستیشە ئێڵەن مینای دانتەن کە کاتەوە و بریقە لە دانا ناهێڵێ لەوانەیە ئەوانی کە بۆ ئەوانی بۆ وەسپیکردنەوەی دام بەکاردێن لە هەندێکیان بەڵام ئەوی لای ئێمە هەیە تەنها پاکردنەوەیەکی ینی دەمودان نەکسپیکردن بۆ تەندروستی ئەوەی باشەمێنێتەوە کە بە سوپاسەوە کەمێکدان بپاکەنەوەم دوو هاوڕێمان و بەشێک لە کارەکان وەک ئاماژەمان پێدا هەندێکیان مەڕۆ ئەیکات و ڕامیار هاوکاریەکات بەشێک لە کارەکان ڕامیار ئەیکات و مەڕۆ هاوکاریەکات پاشەوە لەگەڵ خانمێکە دوێم لێرە کە بزانین چۆن ئامێرەکان پاکشەکەنەوە و لەگەڵتان بەرداوە بێت. کاری من لێرەیە ڕۆژانە هەژدە بۆ حەڤە خوێنکارمانەیە قۆناغی 5 ئێمە لێرە لە کلینیک
ئینسترومنت لە ئەین بە خوێنکار دوای ئەوەی کە بۆمان هێنێتەوە خوێنکارەکە بۆمان ئەشوات دوای ئەوە ئەخێنە ناو مەوادی تاقیمەوە دوایەوە کرێتە ناو پاڵچەوە لە دوای پاڵچەکە و ئەکرێتە ناو ئۆتۆکلێف تەنها مەبەستمان لێرەشە بۆ ئەوەی تاقیمەکرێت لەبەرەوەی کە نەخۆشی نەگوێزرێتەوانە لە نەخۆشەوە بۆ هاوڵات. پاشەوەی کە لە کاری پاکشکردنەوەی دەمودان تەواو بووم لێرە خوێندکارەکان وەک کارچارەخوازیشتر هەر بەڕێزەکە ڕۆکاتە ئەم بەشی نەخۆشەکانی پووک داوای لێکن پاش تاوابوونی کارەکەی مزی کارەکەی بدات بڕێک پارادات لە بەرامبەر ئەنجامدانی و کارەبووی کە بەڕاستی نرخێکی زۆر کەمە کە تەنها 3000 دینارە بۆ پاکردنەوەی دەمودان. ئەمەستا دوستان بۆ ڕابکێشم کە ئەمەی کە لێرە هەیە لە کۆلێژی پزیشکی دانی زانکۆی سلێمانی کارێکی باشە خزمەتیشی گەورەیە. منیش وەک ئەم بەڕێزانەی کە ئێستا لێرە خوێندکارن ساڵانێک لێرە خوێندکار بووم و ئەوجا لێرە پێگەیشتوم وە سوپاس بۆ بەڕێزانەی کە لە کاتی خوێندکاریە متمانی خۆیان بە ئێمە بەخشی و ئێمە بەهۆی ئەوانەوە توانیمان بمێ پزیشک و سوپاس بۆم بەڕێزانی کە متمانی خۆیان بە خوێندکارەکان بەخشی و سوپاس بۆ مامۆستاکان کە پیانەگەن. ئەمە سەرنووسان بۆ ڕابکێشمی کە لێرە ئەکرێت لە بەپێی بنەما و ڕێنمای زانستیەکان ئەکرێت و هەروەها بەپێی ئەو پاڵتەمیزیەکرێت کە پێویست دەکا بکرێت. واگەر من متمانم بەوە نەبووە خۆم ناهاتم لێرە پاڵکۆم و دەمودانم بۆ پاککەن. زۆرێک لێەوە پرسیارەکات و هەروە هەندێک لە خوێندکارەکانمان زانین کە دانی من هەوڵ سمایڵە دانی هەوڵ سمایڵ نێ بەڵکو دانی سروشتی خۆمە سپاس بۆخواوە بە ئاگا بوون لە دەمودانم بۆیە کە ئەو ڕەنگە جوانی هەیە. ئەوەی کامێنێتەوە چین بۆ لای دکتۆر سەرهەنگ کە پرۆفسۆری یاریدەرە و ڕاگری کۆلێژی پزیشکی دامە لە ئێستا لە زانکۆی سلێمانی بۆی کەمێک دەربارەی کۆلێژە خۆمان بدوێت و پاشە دەڕم خزمەتان بۆ کۆتایی بەرنامەکە و ئەڵلقەی داهاتوش دیسانەوە لێرابین و بەشەکانی تری کۆلێژەکە بەسەرەکەینەوە لەگەڵمان. کۆلێجی پزیشکیدان لە ساڵ 1996 لە زانکۆی سلێمانی دامەزراوە و لە ساڵی 2001ەوە دەرچووی پزیشکی دانمان هەیە. وەم دەرچوانە بەشی زۆریان سەربەهاری لە دەرچووی هەرێمی کوردستان و هەندێکیشان لە داستی عێراقان. هەڵبەت تەبیعەتی کۆلێجی پزیشکی ددان وایە لە 5 ساڵا خوێندن تاو دەکرێت. بەشێکی زۆری مادەکان کە دەوترێتەوە لە بەتایبەتی لە قۆناغ سەرەتایەکانەوە تا قۆناغی 1 و 2 3 مادەی تاقیگەین یان پریکلینیکەڵیان پێوترە. واتە خوێندکار لەم سێ قۆناغەدا ئامادە ئەکرێ بۆ قۆناغەکانی دوو قۆناغی کۆتایی خوێندنگە قۆناغی 4 و 5 بۆ کلینیک. لە قۆناغی 1 و 2 سێدا ئەو خوێندکارانە زیاتر لەسەر مۆدەلات ئیشەکەن زیاتر ئیشەکانیان ئامادەکاریە بۆ ئەوی پێشەوە بچنە سەر لەسەر نەخۆشیشکەن. لە قۆناغی 4 و 5دا خوێندکارەکان بەسەر 6 قسمدا دابەش دەبن کە هەر قسمێک تایبەتمەندی خۆی هەیە و هەر قسمێک جۆرێک کارێک تایبەتی دەکات. بۆ نمونە قسمی ڕاست نەشتەگەری دەم و ددان هەیە کە ئەم لقە تایبەتە بە کێشانیدان نەشتەگەری بەجێگاندنی نەشتەگەری ئەو پێداویستی کە نەخۆشەکە خۆی پێویستێتی. لە ڕووی ژمارەی نەخۆشەوە لە حاڵی حازردا نزیکەی ئەو زیاتر لە 600 خوێندکار لە خوێندنی بەراییمان هەیە و نزیکەی 72 خوێندکاری لە خوێندنی باڵا هەمانە لە کۆلێجا کە بەسەر دیبلۆمی باڵا ماستەر و دکتۆرادا دابەش بوون. کارکردن لە کلینیکەکانی کۆلێجی پزیشکی دان لە هەفتەیەکدا 5 ڕۆژە و لە سەعات لە کاتژمێر 9 بەیانیەوە تاکو و 1 پاژنیۆڕۆ دەست پێ دەکات. هەڵبەتە ئەو جۆرە کارانەی کە لەم کلینیکانەدا دەکرێت کە ئێمە بنکەیەکمان هەیە پێوتێ بنکەی کۆلێژی پزیشکیدان هەڵبەتە کە پێکاتۆ لە 139 کورسی پزیشکی ددان کە ئەمە ژمارەیەکی زۆرە لە واتە ئێمە لەتوانین بڵێن لە یەک کاتە لە یەک چرکەیە 139 نەخۆش
چارەسەری پزیشکیدانی پێویست وەرەگرن و هەموو ئەم چارەسەرانە دابش کراون بە پێی جۆری ئەو لەقە و ئەو جۆری ئیشەی کە تێدا دەکرێت و سەرپەرشتی دەکرێن لە مامۆستای پسپۆر لەو بوارەدا. هەڵبەت جۆری ئیشکردنەکان کە لێرەدا دەکرێت بەدڵنیاوی پێتان دەڵام هیچ لە ڕووی کوالیتیەوە کەمتر نییە لەو جۆرانەی کە لە ناوە کوردستان و لە دەروی کوردستانیشدا دەکرێت. جۆری کوالیتەکە لەبەر ئەوەی بە چەند مەرحەلەیەکی چێکردن نادەڕوا وەکووتم مامۆسای پسپۆر هەیە هەر کارێک دەکرێت خوێندکار ناچارە چێک بکاتەوە لە لای مامۆسای پسپۆر و دنمرەی خۆی وەربگرێت و ئەگە حاڵەت بێت پێی چاک بکرێتەوە لە قۆناغە سەرەتایەکاندا بۆیە زۆر زەحمەتە خوێندکاریش لەبەرەوەی بۆ ئیشکردن و ڕیکوارمنتێکە ینی واجبێک لە سەرشانی خۆی لەو 2 ساڵی کۆتایی دابیکە ناچارە باشترین جۆری ئیشکردن باشترین تەرکیزکە وە ئەگەر لە حاڵەتێکە پێویستی بە هاوکاری هەبوو دایم مامۆسای پسپۆر هەیە کە هاوکارە بێ لەگەڵیاندا. ئێمە جۆری ئیشکردنەکان وەکو پێم وتن لەم ساڵی خوێندندا لەم 2 ساڵی خوێندندا سیستەمی بینینی نەخۆش لە کۆلێجەکەژ گۆڕانکاریمان تیا بەدا بەسە کردووە بە جۆرێک کە نەخۆش زووترین کات چارەسەر وەربگرێ و خوێندکار بە جۆرێ بە لە ناچاریکردن زۆرترین نەخۆش ببینە بۆ ئەوەی هەم خوێندکار ئەو کاتە ژمارەی زۆر نەخۆشە بینێ لە ڕووی تەجروبە و لە ڕووی سکڵی دەسیەوە بەتواناتر دەبێت و هەمیش نەخۆشیش ئەو پێویست ناکە بە چاوەڕوانێکی زۆر پاش مانگێک پاش 2 مانگ بێتوانێت بۆ ئەوەی چارەسەریشی بۆ بکرێت. هەڵبەتە ئەو ئیشانەی کە لێرەشا دەکرێت ئێمە لەبەرەوەی کلینیکەکە پێویستی بە مەوادی سەرفەیە. بەسپاسەوە ئێمە زانکۆی سلێمانی کۆلێژی وەزارەتی خوێندنی باڵا هاوکاری سەرەکیمانن لە دابەکردنی پێداویستەکانی پزیشکیدانی ڕۆژانە کە لە کلینیکەکانە پێشکەش دەکرێت و لە هەمان کاتیشدا لە دەرەوەی کۆلێج سپۆنسەر دروست دەکرێت هاوکاری فەندڕازیمان بۆ دروست دەکەین بۆ ئەوی بتوانین کەمترین کێشە و کەمکوڕیمان هەبێ لە پێشکەشکردنی خزمەتگوزاری پزیشکیداندا. ئەتوانم پێتان بڵێم لەسەر ئاستی مانگانە بۆ نمونە لە ئەم ساڵی خوێندندا هەتاکو نیوەی ساڵی خوێندن کە 3 مانگی خوێندن دەکات نزیکەی 6,705 چارەسەری پزیشکی دان پێشکەش کرا واتە لە نیو ساڵی خوێندندا کە ئەم ساڵ بووە 6,705 چارەسەر پێشکەش کراوە و ئەم چارەسەرانش کە پێشکەش کراون لەبەرەوەی ئەمە بنکەیەکی تەندروستی فێرکاریە وان بڵێن کلینیکێکی فێرکاریە جۆری چارەسەرەکان ئەتوانم بڵێم ئەو پارەی کە وەردەگیرێ زیاتر پارێکی زۆر ڕەمزیە هەڵبەت 2 خاڵ هەیە لەمە یەکەم لەبەرەوەی ئەمە بنکەیەکی فێرکاریە کە ئەبێ چارەسەرەکان بەو شێوە بێ دووش مەهامی زانکۆ مەهامی هەموو کۆلێجێک لە دنیا ئەوەیە کە تۆ ببەسریتەوە بە کۆمەڵگەکەی خۆتەوە خزمەتی کۆمەڵگەکەی خۆتکەی وە کۆلێژی پزیشکیدان لە ڕێگەی ئەو کلینیکە گەورەوەیەوە کە هەمانە لە ڕێگەی ئەو متەنەوەعی چارەسەریانەی کە ئەکرێت لە کۆلێجەکەمانە کە بە شانازیەوە پێتان دەڵێم ئەنواعی چارەسەر ئەکرێت لە کۆلێجەکە ئێستا ئەتوانێت خزمەتەکاتەوە بە خەڵکی شارەکە خزمەتەکاتەوە بە خەڵکی شاری سلێمانی کوالیتیکی باشی ئیش لە ماوەیەکی کەمدا و بە نرخێکی زۆر ڕەمزیە. دەمێ سەرستان بۆ ڕاکێشم کە پاش قسەکردن گفتوگۆ لەگەڵ خوێندکارەکانی ئێرە و هەروەها لەگەڵ ڕاگری کۆلێژەکە ئەوەی کە زۆر گرنگە لێرە و کە بەڕاستی جێگەی دڵخۆشکەریەوەیە کە سیستەمی فێرکردن لە ماوەی 14 ساڵی ڕابردووە گۆڕاوە کە ئەو کاتێ ئێمە لێرە خوێندکار بووین واش تێگەیشتم کە سیستەمەکە بەرەو باشتر چوونە هەم لە پێگەیاندنی خوێندکارەکان هەم لە فێرکردنی خوێندکارەکان
ولا هەموو ئەمانە گرنگتر لەوەی کە چارەخواز یان نەخۆش بریتێ لە چەقی بابەتەکە و سیستەمەکان بە جۆرێک لێ کردووە کە چارەخواز بتوانێت زۆرترین سوود وەرگێ لێرە بۆ نمونە ئێسەکەی بین ئەمە لە پشتی منەوەیە ڕەکلامی یەکێک لە کۆنفرانسی نێودەوڵەتیەکانی پزیشکیە کە هی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی و دیارە کۆلێژی پزیشکیدا ئینژێ لەو بابەتە بەشدار بێت کە هەوڵەدەن لە ڕووی زانستیەوە ئەم کۆلێژە پێ بگێنن ئەوانی کە لێرە ئێستا مامۆستان زۆربەی زۆریان لە کاتی خوێندکاری منە بەیەکەوە خوێندکار بووین و تاقەیەکی گەنج وزەیەکی گەنجانی باش لێرە کۆلێژەکە ئاباد بەڕێوە مەجگەلەوەی کە سوودێکی زۆر لە ئەزمون و دانایی بە تەمەنەکان وەرەگرن کە بڕێک لەوانی کە مامۆستای مەمون ێستا دووبارە هەر لێرە مامۆستان و بەردەوا من و بڕێکیشان بە ڕەحمەتی خوا چون خدا ڕەحمیان پێ بکات و بڕێکیشان خانە نشین بوون کە ئەوان هەمیشە تاجی سەرسەری ئێمەن لێرەوە ڕەحمەت لە ڕۆحی پرۆفیسۆر دکتۆر نزار تاڵەبانی دکتۆر لاوچاک و ڕێز و حرمەت بۆ دکتۆر سەعید و بۆ مامۆستا قاسم و بۆ هەموو ئەو مامۆستا بەڕێزانی تریشکە ئێستا لە کۆلێژەکە نەماون و ڕۆژگارێک خزمەتیان کردووە و خەڵکیان پێگەیانەوە خوایار بێ هەفتەی داهاتووش هەر لە کۆلێژی پزیشکیدانی زانکۆی سلێمانیە بین و بەشەکانی تر بەسەرەکەینەوە بۆی کە بزای چ خزمەتگوزاریەکی زانستی باش بە سەرێکی ڕەمزی پێشکەشی ئێوە ئاکرێ هەتاکۆ و کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری ئیداری دەستگای میدیای کورسا قبول فەرمونون شەو شەوگارتان شاد خواتان لەگەڵ